خۆشەویستان و ئایزان لە هەرجێگاکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێت. خۆشحاڵم جارێکی دیکەش بە خزمەتەوەی ئایز و خۆشەویست شاد دەبمەوە. لاولێری پایتەختم بە دوواداچوون دەکەم بۆ هێڵەکانی پەیوەندیکردن و هێڵەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستاندا. با بزانم چەندێک هاونیشتیمانیان بەکارهێنەرانی هێڵەکانی ئینتەرنێت لە جۆر و کوالێتی ئینتەرنێتەکە ڕازین و ئەگەر هێڵێکی باشتر بێتە عێراق و هەرێمی کوردستان چەندێک هاونیشتیمانیان ئەم هێڵە نوێیە بەکاردێنن. لە هەرێمی کوردستان وەکو ئاشکرایە بۆ هێڵەکانی پەیوەندیکردن تاوەکو ئێستا زێن و کۆڕەک و ئاسیا سێڵ هەن. بەشێک لەمانە لە پاڵ هێڵەکانی پەیوەندیکردن هێڵی ئینتەرنێتیشیان دابین کردووە، بەڵام بە شێوەیەکی گشتی هاونیشتیمانیان ئەمانە بۆ پەیوەندیکردن بەکاردێنن، بەڵام بۆ هێڵەکانی ئینتەرنێتیش هەر یەکە لە هەرێمی کوردستان فاسلینگ، تیشکنێت، FTTH، نەورۆس ئەمانە بەکاردێنن. جا هاونیشتیمانیان هاوڵاتیان چەندێک حەزیان لەوەیە یان هیوا دەخوازن هێڵێکی نیشتیمانی هەبێتن، چونکە تاوەکو ئێستا هیچ هێڵێکی نیشتیمانی نییە. هێڵێکی نیشتیمانی بێت هەرێمی کوردستان و کارا بێت و ئەوان چەندێک ئەم هێڵە نوێیە بەکاردێنن. حکوومەتی عێراقی گرێبەستێکی کردووە لەگەڵ کۆمپانیای ڤۆدافۆن. ئەم هێڵە بە ینی ئەم هێڵەی کە دێتن ناوی ڤۆدافۆنە، حکوومەتی عێراقی پاڵپشتی دەکاتن، نرخەکەشی تەنها 10,000 دینارە، هەم بۆ پەیوەندیکردن هەمیش بۆ پەیوەندیکردن. سەرەتا وەکو بابەتێکی ئەزموونی لە چەند شارێکی عێراق ئەمە لە کۆتایی ئەم مانگە یان سەرەتای مانجی داهاتوو وەکو ئەزموونی وەکو تێستێک لە چەند شارێکی عێراق ئەزموون دەکرێتن. ئەگەر سەرکەوتوو بوو ئەوە تەواوی عێراق دەگرێتەوە، چونکە ئەمە حکوومەتی عێراقی بەجددی لە سەرخەتە دەیەوێت ئەم هێڵە لە سەرتاسەری عێراق کارا بێتن. ئەم نووسراوەی دەستی من ئەمە نووسراوی یان با بڵێم بڵاوکراوەی فەرمی وەزارەتی پەیوەندیەکانی عێراقە. باشە، ئەمە لێرە پۆستێکیان کردووە لە 31 ئابی 2025. با من پۆستەکەتان بۆ بخوێنمەوە. دەڵێ بحضور معالي وزير الاتصالات دكتورة هيام ياسري، رئيس مجلس الوزراء سيد محمد شيع سوداني يرعى مراسم توقيع عقد تأسيس للشركة وطنية للهاتف النقال. أما بكومبانيايكي نیشتیمانیش ناوی دەبات. جا بابزانم هاونیشتیمانیان هاوڵاتیان چەندێک لە هێڵەکانی ئینتەرنێت و پەیوەندیکردن ڕازین و لە پاڵەوەدا چەندێک حەز دەکەن ئەم 5G لە سەرتاسەری عێراق کارا بێتن، وەگەر 5Gەکە بێتە عێراق کارا بێتن لە دام و دەستگاکانیش چەندێک خەڵکی دام و دەستگاکان ئەم 5G بەکاردێنن، چونکە خۆمان دەزانین حکوومەتی عێراقی ڕۆژ دوای ڕۆژ شتەکانی خۆی بەرەوە ئەلکترۆنی دەبات، ینی هەم لە کارتی نیشتیمانی هەم لە سولەی خۆراک، تەنانەت لە بەنزینخانەکانی عێراق لەو شارانەی کە هەن ئەو کۆبۆنەیە کە هەیە ئەویش دەکاتە ئەلکترۆنی و بەشێکیان بوون بە ئەلکترۆنی. جا زۆربەی بەلەو ئەلکترۆنی دەڕوات و ئەو کاتیش پێویست بە هێڵێکی ئینتەرنێتی زۆر باشەیە. ئێوە لەگەڵمان نابن، هەم شارەزایان و هەمیش هاونیشتیمانیان دەدوێنم بابزانم لەسەر ئەم هێڵە نوێی ڤۆدافۆن چی دەڵێن. لەگەڵمان نابن. بسم الله الرحمن الرحیم. پێشەش بەخێراتتان دەکەم. وڵی سەبارەت بە سیمکارت و هێلەکانی پەیوەندیکردن ماشەڵا لە عێراق بەگشتی کوردستان بە تایبەتی هێلەکانی پەیوەندیکردن یەکجار زۆرن، یعنی ئێستا هەر لە بڵێن کۆڕەک، ئاسیا، زێن ئەوانە بۆ پەیوەندیکردن، ئەنتەرنێت فاسلینگمانەیە، تیشکنێتمانەیە، نەورۆزمانەیە، FTHمانەیە، ماشەڵا هێلەکان زۆرن و نازانم بەکارێنەر سەری لێ شێوایە. ئەمن وەک خۆم بە گونجاوی نازانم، چونکە ئەتوو ئێستا مۆبایل ئەگەر وەی لێ هاتیە 3 سیمکارتیژوی بەکەلکرد نایە، ینی پێڕاناگەی لەبەرەوەی ئێستا پەیوەندیکردنی کۆڕەک بە ئاسیا و زێن پچڕایە. پەیوەندیەکانی ناتوانانی بە کۆڕەک پەیوەندی لۆ ئاسیا و زێنی بکەی. ئەنتەرنێتەکانیش ماشەڵا
کواڵەتیان لەو ئاسەی نیە ینی پێداویستەکان جێبەجێ بکاتن. ئێستا بەکارێنەر ئەگەر لە سلێمانی بێتەوە لێرێ سیمکاتێک نەورۆزی پێبیتن ئەتەرنێتەکەی لاولێر ئیش ناکە دەی بستە شەریکەی لۆ ئەکتیف دەکەنەوە جە ئیش دەکات ینی بەڕاستی پێم وایە شتێک زۆر بێمانایە ئەو هەموو هێل و سیمکارت و کارت و هێلەکانی پەیوەندیکردن باشتر وایە ینی حکوومەت دەتوانی بەدیلی گونجاوتر باشتر بێنێتەوە ینی ئێستا بۆ نە لە وڵاتانەت و یەک هێلی دەکڕی یەک سیمکارتی دەکڕی لێک وەختی هەم ئەتەرنێتەکە دەداتێ هەم دەتوانی پەیوەندی پێ بکەی هەم نرخەکەی گونجاوتر هەم کواڵیتیشی بەرزتر. ئێستا من یەک بەخۆم بەکارێنەری زێن و کۆڕەکەم یان لەناو هەولێر لە نەوەتووی دادەنیشم شەبەکەی کۆڕەکم لە مالەوە نییە یان چەند جار پەیوەندیم کردی بە شەریکە یار دەلێت چاچی دەکەین تا کۆتایی ساڵ چاچی دەکەین زێن شەبەکەی هەیە ئەتەرنێتی هەیە کۆڕەگنیتی دێ دەرێ عکس دەفێ ینی بەڕاستی شتێک زۆر بێمەعنایە بم وڵایە من معلومات نەسە و شەریکەی نییە تازە دەیویستم بەس بەڕاستی ئەگەر شتێکی لەو بابەتەیە هەبیتن زۆر باش دەبیتن ئەو کاتی شەریکانەتەکانی تریش یان دەی بەخۆیان دابستنەوە یان ئەوە تا کۆتاییان فێرێتن شتێک زۆر باش دەبێت ئەم یەک بەخۆم ئەگەر شتی وا هەبیتن مانگانە بتوانم ئیتیساڵ و بڵێن پەیوەندیکردن و ئەتەرنێت 10,000-25,000 ئەم مەمنون یان بەکاری دەین و زۆر پێم گونجا و زۆر پێم باشش دەبیتینەوە کواڵەتی 5G بیتن نازم بەخۆمان ئەم بەخۆم لەناو ئەلکترۆنیات و مۆبایلەوە بابەتانم کە باسی 5G دەکەن یعنی دەبی شتێکی مهم بیتن زۆر باش بیتن کواڵەتیەکەی بەرز بیتن چونکە ئێستا بڵێونە لێ دنیا لە پێشکەوتنی بەردەوامدا گۆڕانکاری بەردەوامدا ینی ئەو شتانەی کە لە خزمەتی مرۆڤایەتی دروست دەکەن هەم کواڵەتیان بەرزتر هەم نرخیان کەمتر ینی ئێستا مرۆڤایەتی لە ئاستەشی وادایەت و بگەیشتەوەی ئای و 4 جیبیتی بەکاردێنێت پرسیارەش لێ دەکەیانی ئێستا مامۆستای خۆت لە ناو بەرچی خۆتە معلومات کتابی خۆت لە ناو بەرچی خۆتە پێم وابێ ئیسفادەی زیاتری لێبیتن. السلام علیکم. وعليكم السلام ورحمة الله. فیاڵەکانی ئینتەرنێت و پەیوەندیکردن چەند زۆرن لە کوردستان و بەکارهێنەرانی کامەی زیاتر بەکاردێنن لە ڕاستیدا ئێستا لە هەرێمی کوردستان تەماشا دەکەی چەند زۆر هێڵەکانی ئینتەرنێت هەیە لەوانە تیشکنێتە فاستنیگە نەورۆزە FTH ینی کۆمەڵێک هێلی تر هەیە لە هەرێمی کوردستان بە بڕوای خۆم ینی ئێستا لە ئێستادا خەڵک زیاتر فاستنجی بەکاردێنی بەڵام کۆمەڵێکی ئێستا هێلی ئینتەرنێت لەسەر خەتی ئاسیاژ بەکاردێنن ینی چکە و گشتگیرە هەم هەرێمی کوردستان هەم ناوچەکانی عراق دەتوانی هێلەکانی ئینتەرنێت بەکاربین. باشە کوالیتی هێڵەکانی ئینتەرنێت لە هەرێمی کوردستان بەگشتی باشە لێ ڕازی یان لە ناچاری دەبێت دانیش بەکاربێنی ئەوەی ڕاستی بی هیچیان لە توموحی بەکارێنەراندا نییانی تەماشارێکی خەتەکان ینی لە خوار ینی لاوازیە بەڵامە تو ناچاری لەبەر هەندێک ینی خەتێکیان هەردەی بەکاربین لە ناچاریە بەڵام ئەگەر ئێستا بێت و خەتیتکە هێلی تێر بێت هەرێمی کوردستان خەڵک بە دڵنیاییەوە ڕووی تێدەکاتن. زۆر باشە حکوومەتی عراقی ڕەزامەندیداوە لەسەرەوەی هێڵی فۆدافۆن کە نێودوڵەتیە بێتە عراق و با نرخی پاڵپشتی کراو بە 10,000 دینار بۆ هاوڵاتیان بەردەست بێ هەم ئینتەرنێتە هەمیش پەیوەندیکردنە و 5Gشە ئەمە واناکە خەڵک خواستی زۆر لەسەر بێت ئەوەی ڕاستی بیتن ینی بەکارێنانی ئەو هەموو زۆرە خەتا ینی دەتوانم بڵێم فەوزاویەکی پێوە دیارە هەڕەمەچێکی پێوە دیارە بۆی ئەوە هەنگاوێکی زۆر پێویستە هەنگاوێکی زۆر گرنگە بۆیە هەم لە ڕووی کوالیتیەوە و هەمیش لە ڕووی نرخەوە و هەمیش دەتوانێت زۆر بەکاربیێنی ئێستا ئەو فەوزایی هەیە کە لە هەرێمی کوردستان ینی دڵنیا دەکەمەوە ینی تەمەشا دەکەی مشتری دێتە ژوورێ نازانی کامی بەکاربیێنی پێم دەرێت کامیان باشە کامی بەکاربیێنم ینی سەدان پیساری لێرەکە تا یەکێکی هەڵ دەبژێت بەڵێ مشتری چکە نازانی کامیان بەکاربیێنی بەڵام ئەگەری هەموو سیستەمەکە یەک بخرێ ببێتە یەک زۆر خەت ئەوە هەم مشتری خەڵک بەکارێنەر سەری لێ تێک ناچی و هەمیش دەتوان بلێم خەتەکە بە قووەتر دەبی بەێستر دەبێتن. زۆر باشە
هەم بۆ پەیوەندیکردنیش تۆ بە 5,000 دینار بتانی پەیوەندی بکەی لەسەر تاسەری عراقی و هیچ گرفتێکەکە بێ باشتر نییە بۆ وڵات زۆر باشترێت چونکە ئێستا ئەو خەتانی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان دەتوانم بڵێم خاوەن کۆمپانیە زیاتر بیل لە بەرژەوەندی خۆی دەکاتەوە یعنی هیچ بەرژەوەندی بەکارهێنەر تێدا نابیندرێتن بەڵام ئەوەی کە حکوومەتی عێراق ئێستا بەدنیازە ئەوە زیاتر بەرژەوەندی بەکارهێنەر تێدا دەبینم بۆی ئەوە شتێکی زۆر پێویست و زەرورە سەلامەندە جۆری هێڵ ئینتەرنێت هەیە و کامی بەکاردێنی و بەش دەکا لە کوالێتەکەشی ڕازی طبعا ئێسان بخۆم یەک لەبارە خۆم سیمکاری فاسینگ بەکاردێنم فاسینگ دەرەجەیەک ئینتەرنێت 800,000 دەکەم یەک مانگ بەشم دەکات یەک ماجی ڕێک پێک ئەو لە ئەولای نییە ئێستا بەخۆی دەرێ سیمکار دەگاتی ئەو سیمکارتە تازە 10,000 دەکەی بە شێک مانگت دەکە طبعا لۆمدارە فەقیری ئەو سیمکاردە باشترە 8,000 دەگەرێتەوە 8,000 نامۆتی خۆیە وەنێ برای من 8,000 لە چی 8,000 لە چی سیمکارتەکە دەگۆڕی و کاتی طبعا ڕادەی گۆڕم ئەگە بە 50,000 لۆ سیمکاردی دەکەمەوە دەیکردم مارێ وەڵ چکە ئیسفادە لێ دەکەم باش هێڵەکانی دیکە ئینتەرنێت چۆنە لە کوردستان با قورعانە من هەمووی باشم بەزان بخۆم زیاتر فاسنج بەکاردێنم فاسنگ لە هەموو خەتەش پێ باشترە ئەی بۆ پەیوەندیکردن بۆ پەیوەندیکردن کۆڕێک لە هەموو سیمکاردەش باشترە ماگانە چەند بەڵانسی تێ دەکەی لە کۆڕەچی بە قورعان چکابرە گۆدەنێ من زۆرم بالی بەکاردێنم لەوانەیە لە 2,000 گەر 5,000 دەکەم 2,000 کە زیاتر بە ئینتەرنێت قسەی دەکەم من برادرم زۆر لە ئینتەرنێتی هەم ئەنی هەم ئینتەرنێتەکە ئیسادەیەکە بۆ پەیوەندیکردن و بۆ بەکارهێنانی طبعا ئەدیکو زۆر باش گەنجان زیاتر خواستیان لەسەر زۆرە هێڵێکی ئینتەرنێتە و ئەو هێڵی فۆدافۆنە لە لای گەنجان تۆ لەگەڵ گەنجانی پێیان چۆنە پێیان باشە دەڵێن فۆدافۆن دێن دێتە کوردستان و عراق وڵای گەنجەکەی سرعەت دەکاتم کابرا ڕۆژە 15,000 ڕۆژە زانێت لە دەلاژ ئەو پارێکەکەی دەرە وەنیە ئێستا بێخەت ناتوانێت ئەمن ناوەڵە لەسەریشم ناتانم ناوەڵە ناتانم ڕۆژانە چەند موبایل بەکاردێنی بە قورعانەوەی 7 ساعت بەکاربێنین 7 ساعت ساعت هێلەکانی ئینتەرنێت لە عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بە لەجێی خواستی هاوڵاتی و بەشدارباندا نەبووە ئەوەی کە تا ئێستا هەووە یەک لەوانە لە وڵاتان چەند ساڵێک بەر لە ئێستا هێلەکان 5G بەڵام تا ئێستا لە عێراق و لە کوردستان 4G بەڵکە ئەوەی کە بە قسەی هەندێک لە بەکارهێنەران 4G نییە یان لە ناوچەکان ناوچە بەرز و سەختەکان ئەو شەبەکە نییە تەنانەت لە ناو شار جاروێ شەبەکە نییە تۆ بڕوانە ئێستا لە وڵاتانی تر دەرو دراوسەکان دەبینی زۆری هێلی ئینتەرنێت چۆتە ناو بە ئەقمار سناعی بە سرایتەوە لە بەوەی لە هەموو شوێنێک ئەو هێلە هەر هەیە بەڵام لە عێراق و لە کوردستان نییە بەنمونە لە ناو شاخەوەکانی کوردستان تۆ هەندێک لە دەرەی هەولێر و سلێمانی و پەڕۆ لەو ناوچە شاخانە نامینیت یعنی کەواتە ئەو خزمەت گوزاریە بەکاردێنەکەی سوودی نابینی ئەوە یەک لەلایەنی دووەم دنیا لە ئێستا دنیای ئینتەرنێت تێپەڕ ئێستا هاتە سەدەمی ئای یعنی ئینتەرنێت دەبی زەڕوری هەر هەت بیتن و عێراق دامودەزەکانی زۆر بە خێرایی بەساوتەوە بە ئینتەرنێت بە نمونە کارتی نیشتیمانیە بایعە کارتی دەنگدانە کۆمەڵک شتی هەیە هەمووی بە ئینتەرنێت و بەڕێگەی فۆرمەکە و پڕی دەکەی ئەپلیکیشنەکەوتەوە یعنی شوێنەکە دوورە دەستیش بی کابراەک لەو سەری بیابانەوە یان لەو سەری شاخەکانەوە پێویست ناکە بێتە شار و بێتە قەزانواحەکان لەکسەر بە ئینتەرنێت بڕی دەکاتەوە ئێلەوە ئینتەرنێت نییە چ بکە ینی ناچارە دەی بگەڕێتەوە ئەو لەبەر ئەوەی ئەو ڕۆتەنیاتە نەمینی حکوومەتی عێراق خۆی وا دەرێ دەرێ لەگەر کۆمپانیای ڤۆدافۆنی جیهانی کە نێزیکەی 330 میلیۆن بەکارهێنەری لە دنیاەوە زۆر بڕۆ لە زیادبوونیشدایە حکومت لەگەری سەهمی هەیە یعنی بە زۆرە زۆرەکان پشتی هەیە کە حکومەتی لەگەری پشتی هەیە دەرەکانی پێدا دەبەزێنی ئینتەرنێتێکی 5G و تەنیا بە 10,000 دیناری عێراقی مانگانە فری ئینتەرنێت بەکاردێنەرە خۆیان وا دەڵێن و لە نێوان تۆڕەکانی دریش ئینتەرنێت و نامە بای 5,000یش هەر هەیە یعنی عێراق خۆی ڕاگەیاندێ درێ دەبی ئینتەرنێتێکی زۆر باش و زۆر کارە و زۆر خێرا و نرخێکی زۆر هەرزانیش بینی عێراق لە بۆ ئەوەی خەڵکی عێراق ئیسفادی لێ بکە ئەمن بەخۆم ئەو ڕۆژە دوایەوەی کە ئیشەم لەسەر کرد چومێکێک لە کۆمپانیەکان گوتی وەڵی مقۆ نامە دروست بۆ ئەو فەرمان حازر کردیە لە ئێستارە
ئۆفەریان حازر کردیە یعنی هەتا منافسە دروست نەبیتن ئۆفەرەکە حازر نابی و ئەوەش دەبینین کۆمپانیەکانی کوردستان ئەوانەی دوو کۆمپانیایی تەلەفۆناتی عراقی دوانیان لە کوردستان و لە هەرێمی کوردستان و خاوەنەکانیشان دەکا برێ کوردن یەکیان هەڕاجی لایە ناتوانین لەو مستەکان بکەی ئێستا لە خەتەکانی تەلەفۆن بکەی خەتەکانی تری قەول وایە لەو ماوەی چاچ بکاتەوە گرانن نرخەکانیان زۆر بەرزە زۆر جارەیەت و 10,000 و 5,000 دەکەی بەرگەن ناگری ئینتەرنێتەکانیان زۆر باش نییە و خاو دەبیتەوە و هێڵی ئینتەرنێت لە کوردستان گەلەگە لە زۆر بەڵام کە دەچێت ناو بنجبناوانی هەر کۆمپانیای داگیەکە یەکە چیانە یەک کۆمپانیای تەقسیماتی کردیە ئێوە دەکا هیچ منافەتی وا دروست نەبووە تا ئێستاکە منافەسەی فعلی ڕسمی دروست نەبووە و بەڵکە بتوانرێت ئەو کۆمپانیای کە دێ منافەتی وا دروست بکە خەڵک ئیسفادی لێ بکە و نرخی دابەزێنن چونکە لە دنیادا ئێستا کە ئینتەرنێتی 5G بە نرخەکی هەرزان و خەڵکێک زۆریش بەکاری دێنێت و هیچ ئەوەش نەماوە چەند ساڵی داهاتوو لەوانەیە و شەبەکە ئینتەرنێت نەمینی ئێستا لە ئەفریقادا ئەمە کێسا قسە دەکەین لە ئەفریقا لە بەشێک لە وڵاتەکان سالینشی ئیلۆن مەسکی وا لە ئاسمانەیە بە ئەخمار سنایی پەخش دەکاتەوە ینی شتێک بە ناوی شەبکات و عەمود و ئینتەرنێتی عەرزی هەنەمە هیوادارم ئەو شتێک کە هەیە ئەوەی کە حکوومەتی عێراقی باسی دەکات ببتە شێبەرچەیەکی شەریفانەی زۆر باش بۆبی لە کۆتاییدا خەڵک قازانجی لێ بکە دەمی یەک قسە لێرە زۆری ئەوەی لێ بکەم من سەردانی وڵاتانم کردی لە بەشە لە وڵاتان بەدەمونە تورکیا گوگڵ فریە لەبەر چ فەرزێکی لە سەم کۆمپانیاکان قوتابی و گەشتیا دێتە ئەو وڵاتە پێویستی بە گوگڵە یان گوگڵ ماپە یان قوتابی سۆرسەکانی دەوێزانە سەرچاوەکانی دێ گوگڵ فری لە کوردستان لە عێراق لەسەر ئینتەرنێتەکان لە شەریکی ئینتەرنێت زۆر کەمە هیوادارە منافەسە وا دروست کەن دەڕشەیەک دی بکەنیەکی هەرزانی تاکو خەڵک ئیسفادی لێ بکەن ئێستادا دەنگۆیەک هەیە لە ناو میدیا و سۆشیال میدیای کوردی کە هێڵەکی نیشتیمانی لە عێراق کارا دەکرێتن خەڵکی زۆربەی پێیان وایە کە هێڵەکە لەلایەن بەغداوە دروستکەری ئەو کۆمپانیا لەلایەن بەغداوە خۆی ئەسڵدا کۆمپانیای ڤۆدافۆنە کۆمپانیای ڤۆدافۆنی بەریتانی پێشووتریش لەگەڵ کۆمپانیای زەین هاوبەشی هەبووە خۆی ئەمە سێ کۆمپانیامان هەیە لە عێراق و هەرێمی کوردستان کار دەکەن کۆڕەک تەلیکۆم کە ژمارەی هاوبەشانی سەرووی 8 ملیۆنە ئاسیا سێڵمان هەیە و زەینیشمان هەیە زەین تقریبان 18 ملیۆنە لە عێراق خۆی زەین زیاترە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەوەی کە لە عێراق کار دەکەن نزیکەی 18 ملیۆن هاوبەشی هەیە و ئاسیا سێڵش نزیکەی 19 ملیۆن هاوبەشی هەیە ئەو هێڵەی کە هەمانە هەمویان بە سیستەمی 4G کار دەکەن ئەوەی کە ڤۆدافۆن وەکو هێڵی نیشتیمانی هاوبەشی دەگا لەگەڵ حکوومەتی عێراقی بە سیستەمی 5G کار دەکە پێشووتریش حکوومەتی هەرێم وەزارەتی گواستنەوە گەیاندن بۆ هێڵەکانی ناوخۆ چەند جارێک داواکاری پێشکەش کردی بە حکوومەتی عێراق لەوەی کە بەلایانی کەم کۆمپانیای کۆڕەک تەلیکۆم یان ئاسیا سێڵەوانە ببنە سیستەمی 5G لە بەرەوەی بەهێزترانەوەی پێنجە بەڵام پێدەچی وەڵام نەدانەوەی حکوومەتی عێراقی لەبەر ئەو هاوبەشیە نوێی بیتن لەگەڵ کۆمپانیای ڤۆدافۆن و کارکردن بە سیستەمی 5G خۆی یەک لە تەقەنە نوێ پێشکەوتەکانە لە بواری کۆمیونیکیشن و یان مۆبایل هێڵی مۆبایل و پەیوەندیەکان ئەوە وا دەکات کە کارەکانی ما هەم وەکو بسنس هەم تاک لە هەرێمی کوردستان بتوانی زیاتر و خێراتر مامەڵەکانی خۆی هەم لە ڕووی دیجیتاڵیەوە هەم لە ڕووی بەکارهێنانی ڕۆژانەی خۆی هەر مامەڵەیەک لە ڕووی دیجیتاڵی و پەیوەست بە تۆڕەکانی ئینتەرنێت یان تۆڕەکانی پەیوەندی ئەکید بەرەو پێشوەتر دەچیتن بێگومان ئەمە نمونەتی زۆر سادەبینینەوە لەسەرەوەی ئەوڕۆ نمرەی پۆلی 12 ئامادەی ڕاگەیاندرا لەبەرەوەی هەم ئینتەرنێت هۆکارە هەم سێرڤەرەکان خێراییان نییە هەم ئەو ئینتەرنێتی کە هەیە توانای ئەپلۆدکردن و دانەوەی داتای نێداوەنلۆدی نییە ئەوان هەم هۆکارن بێگومان ئەگەر ئینتەرنێتەی خێرا هەبیتن سێرڤەرێکی خێرا هەبیتن یان 5G ببەسرێتەوە گرێ بدرێت لەگەڵ هەموو سیستەمانی کە هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی عێراقی بەکاردێنی بێگومان کاریگەرێکی باشی دەبیتن یان ئەمە زوو دەبینین کە لە فۆرمی خۆراک لە کارتی نیشتیمانی لە دەرهێنانی پاسپۆرت زۆرجار سیستەم ڕادۆسی بە هۆکاریەوەی کە هێڵەکانی ئینتەرنێت لاوازن یان کێشەیان هەیە هەموو ئەوانە ئەکید چارەسەر دەکرێن
بەڵام لێرام ئەوی کە کێشەی زەقا کێشەی سەرچێ لە بۆ هاوڵاتیان بە تایبەتی ئەوانی کە بازرگانن چونکە لە خۆتان دەزانن ئەمە لە هەرێمی کوردستان کۆمپانیای کۆڕک تەلیکۆم و ئاسیا و زەینوانە بە تایبەتی کۆڕک تەلیکۆم و ئاسیا مێژوەکی کۆنیان هەیە بەکارهێنەرەکانیان دێرینن ئەو ژمارانەی کە هاوبەشیان پێکەیدا لە نێوان خۆیان و کڕیارەکانیان یان لەسەر تابلۆی دوکانەکانی خۆیان نووسیتیان ئەو ڕەنگە بتە هۆکارێک لۆی کە هەندێک گۆڕانکاریەکە سست ببیتن یان هەر کۆمپانیاچی جگە لە ڤۆدافۆن یان ئەگەر کۆمپانیاک لە هەرێمی کوردستانیش دروست بیتن کۆمەڵە خزمەتگوزاری زۆر گەورەتریش پێشکەش بکەیان سیستەمەکەشی بەرزکاتەوە لە بۆ 6Gش کە ئەویش لە ساڵانی داهاتوو دێتن ڕەنگە هەندێک سست گۆڕانکاریەکە بێتن چونکە بەڕاستی دەمەکە ئەمە موبایل بەکاردێنین ژمارەکانمان دەلای کڕیارەکانە بە شێوەی گشتی ئەوە دەوری هەیە لە بۆ هاوڵاتی ئاسایش بێگومان دووبارە هەر کاریگەری دەبیتن بەڵام لە کۆتایی ڕەنگە کات پێویست بیلۆی ئەو گۆڕانکاریانیان پێشوازی بکرێت لە هەر کۆمپانیا کە لە هەرێمی کوردستان یان لە عێراقیان لە هەر وڵاتێکی تر بێوەکو هاوبەشی کار بکاتن لەگەڵ هەرێمی کوردستان ئەوە مەسەلەی کۆدی نێودەوڵەتیە هەروەکۆمە لە ماوەی ڕابردوو بەهۆی ئەو گرفتەی کە کۆمپانیای کۆڕک تەلیکۆم لەگەڵ وەزارەتی گواستنەوە و گەیاندنی عێراق کێشەی هەبوو ئەو کۆدا هەندێک مەشاکلی هەبوو گەڕانەوەی کۆد لە بۆ کۆمپانیای ڤۆدافۆن بەرامبەر بە ئەپلیکیشنەکان بێگومان نۆرمەڵی ئاسایی دەتوانین بیگۆڕین هیچ کێشەی نییە خۆی دوو کۆمپانیا هەیە لە جیهان زۆر ڕکابەری یەکترینە کۆمپانیای ئۆتو و کۆمپانیای ڤۆدافۆن ئەوانە پێشووتریش سویچ هەبووە لە وڵاتان بوونە کات خۆی کە ڤۆدافۆن هاتە ئەڵمانیا بەکارهێنەرەکان ئۆتویان بەکاردەهینە کە ئۆتویان بەکاردەهینە ئەو گۆڕانکاری خۆ ئەو کاتیش هەر پلتفۆرمەکان هەبوو لە بەرۆی زەمانەکی زۆر نییە لە وڵاتانی ئەوروپی بەربڵاو بەخۆی لە بەریتانیا دەستی پێکرد لە 1970 دواتر لە سەرانسەری جیهان ئێستا هاوبەشی هەیە بە شێوەی گشتی هەر کاتێک بیانوێ پلتفۆرمەکان بگوازنەوە سەر سیمکارتی نوێیان کە تەسەوڕ دەکرێت ینی ئیجبارە ئەوە گەر بێتە عێراق و سیمکارتی نوێ بە بەشداربوانی بداتن هەر ئیجبارە بۆی کە کۆدی 07 بەکاربێنێ بە پێشگیری کۆدی عێراق بە 960 و هەتاوەکو ئێستا ئەوەی کە ئەمە زانیاریمان بەدەستگەیشتە پاکێجی ئینتەرنێتی فری لە بۆ سیمکارتی نیشتیمانی عێراقی لە نێوان 7 بۆ 8 دۆلارەکە ڕەنگە لۆ 11,000 دیناری عێراقی بخەم دێنێتن ئەوەش بە بەراورد لەگەڵ کۆمپانیەکانی تر ئینتەرنێتی فریان ئەکید ڕەنگەوە ببتا هۆکارێک لۆی کە بە تایبەتی گەنجان بە تایبەتی ئەو گەنجانی کە ڕۆژانە موبایل بەکاردێنێ بتوانن ئەو سویچە بکەن گواستنەوەی یان کڕینی هێڵی نوێ بەڵایزان و خۆشەویستان ئەوەی کە گوێبیستی بوون هەم قسەی شارەزایان و ڕۆژنامەنووسان و نیشتمانیان هەرێمی کوردستان بوو ئەوان دەڵێن ئەگەر هێڵێکی باشتر لەم هێڵانەی کە هەیە بێت هەرێمی کوردستان بێگومان ئەوان بەکارهێنەری ئەم هێڵە نوێیە دەبن تاکو ئێستا بەشێک لە نیشتمانیان بەدەست زۆری سیمکاردەکانیانەوە دەناڵێنن دەبێت سیمکارتێک لەلا بێ بۆ پەیوەندیکردن و سیمکارتێک لەلا بێ بۆ هێڵێکی ئینتەرنێتی باش ئەو نیشتیمانیان وەکو خۆیان دەڵێن ئێمە لە ناچاری ئەم هێڵە ئینتەرنێتانە کە هەیە بەکاری دێنین چونکە لە ئاست خواستی ئێمەدا نییە بەڵام ناچارین کە ئەم هێڵ ئینتەرنێتانە بەکاربێنین ئەم ڤۆدافۆنە کە دێتە عێراق بە 10,000 ئادا دوو پێنجی مانگانە 10,000 دەدەی 5,000 بۆ پەیوەندیکردنە 5,000شی بۆ هێڵی ئینتەرنێتە بەڵام چی ئینتەرنێتێک 5G جیلی نوێ ئەم جیلی نوێیە دەبێت چەند قاتی ئەو هێڵێکی ئێستا هەیە باشتر و خێراتر بێت ئەو کات ئەو نیشتیمانیان تۆزێک دەحەسێنەوە لەسا ئەوەی کە چەند ساڵە بەدەست هێڵێکی ئینتەرنێتی خراپەوە دەناڵێنن وەدام و دەستگاکانیش سلڤەرەکان زۆر جاران کێشیان دەبێتن لەبەرەوەی پاڵەپەستۆیەکی زۆرە و هێڵە ئینتەرنێتەکانیش دەزانین چۆنە بۆیە ئەگەر ئەم 5G هەبێ ئیتر کار ئاسانی بۆ خەڵکی دەبێ و بە خەڵکیش بەڕاستی لە ڕووی نرخەوە کا ئەتوو بە 10,000 هەم پەیوەندی بکەیت هەم ئینتەرنێتێکی زۆر باشت هەبێ کا لەوەی 15,000 بۆ پەیوەندیکردن بێ و 20-25,000شت بۆ هێڵەکانی ئینتەرنێت بێ کەواتە هەم لە ڕووی داراییەوە ئەم لە ڕووی کوالێتیەوە ئەم هێڵە نوێیە بۆ ئەم نیشتیمانیان باشە حکوومەتی عێراقی بە پاڵپشتی
بە ئامادەبوونی محەممەد شیع سوودانی و بە ئامادەبوونی وەزیری پەیوەندیەکان ئەمە پاڵپشتی ئەم کۆمپانیای دەکەن ڤۆدافۆن کە بە کۆمپانیایەکی نیشتیمانیش ناوی دەمەچکە تاکو ئێستا ئەو هێڵانەی کە هەن هیچیان هێڵی نیشتیمانی نین ئەمە هێڵێکی نیشتیمانی دەبێت حکوومەتی عراقی خۆی پاڵپشتی دەکات سەرەتا وەکو ئەزمون لە چەند شارێکی عراق وەکو کەربەلا و بەسرا و بابێل وەکو ئەزمموی ئەم هێڵا لە کۆتایی ئەم مانگە یان سەرەتای مانجی داهاتوو کار دەکاتن دواتر بۆ تەواوی پارێزگاکانی عراق ئەم ڤۆدافۆنا کارا دەبێتن لە بیرمان نەچێ ئەمە پەس لە عراق نییە بەڵکو لە تورکیا و لە ئەوروپا و لە میسر و لە وڵاتان بە شێوەیەکی گشتی ئەم ڤۆدافۆنە بەکاردێنن بۆیە ئەم ڤۆدافۆنە بە ملیۆنان بە سەدان ملیۆن بەکارهێنەریە بەڵام هێڵەکانی دیکە کالارێمی کوردستان هەن بەشێکیان 8 ملیۆن بەکارهێنەری هەیە بەشێکیان 18,000 و ئەوەی تریشیان 19,000 بەکارهێنەری هەیە بەڵام لێرەدا شتێکی دیکەش هەیە کە ئەم ڤۆدافۆنە دێ ئیتر چێبڕچێ لە نێوان کۆمپانیەکان پەیدا دەبێتن ئیتر دەبێت کۆمپانیەکان دەست بە داشکاندن بکەن و ئینتەرنێتەکەشیان باشتر بکەن و نرخی پەیوەندیکردنیش هەرزانتر بکەن چکە چەندی کۆمپانیا زیاد بی لە بەرژەوەندی هاوڵاتیان و نیشتیمانیانی هەرێمی کوردستاندایە خواتان لەگەڵ